بەناوی خوای گەورەی میهرەبان پڕگارکەفۆرم لە کانی کرماش بۆ ئایتی گەڕاینەوە وەلاتان بە یوای لەشتاقی سەلامەتیتان بۆ خوازم. بابەتی ئەم جارەمان چۆنێتی دابەزاندنی ڤیدیۆ لە یوتیوب بەرمیجیەن بە زمانی جاڤایان هەر زمانێکی تر. ئەگەر شارەزاییتان لە بەشەکانی لایبرەری مەکتەبەکانی I.O. و HTTP ئۆرگەباچی ئەمەی نێتوەرکینگێ تقریبا ریدینگ و ڕایتینگی فایل و پارسینگە هەبێ دەتوانن ئەم بەنامەیە داڕێژن یان بە شێوەیەتر بڵین چۆن بەرنامەکان یان چۆن بەرنامەکان ئەو بەرنامانەی کە داونلۆد هەیە ئێستا ئەیگرۆگێت و ئەو بەنامەی کە ڤیدیۆ دابەزێن چۆن ڤیدیۆ دابەزێن ئایا میکانیزمە چیە لە پشتی ئەو بەرنامەوە چۆن کارەکە بۆ دابەزاندنی ئەو ڤیدیۆ یوتیوبە من ئەم ڤیدیۆ بۆ هێناوە دەچێت بکەیت بۆی داونلۆدەکەشی کار نەبە چۆن دەست پێ بکەین لەکوێوە دەست پێ بکەین سەرەتا یوتیوب لینکێکی پێمان داوە ئەم لینکە یوتیوب گێت ئینفۆ ڤیدیۆ ID ڤیدیۆ ID هەر ڤیدیۆیەک ئەمە لێرە یەکسان بە ئایدیەکەی بۆ ڤیدیۆکە ئەناسرێتەوە ئەمە گەر بگۆڕێت ڤیدیۆکەشە گۆڕێ لەگەڵێ ئەو ئایدیە کۆپیەکەین لە ڕێگەی ئەم لینکەوە کە ئینتێرت کرد مەلەفێک دابەزێ مەلەفەکەیە مەلەفەکە ئەەکەی دەوانێ لێرە ئەمە تەشبیه کراوە بە URL encoding بۆیە کۆپیەکەین دیکۆدەکەین لە ڕێگەی ئەم سایتەوە URL دیکۆدە سێ جار دیکۆدەکەین چونکە ئەو چەند جارێک ئینکود کراوە باشە ئێمە سێ جار دیکۆدەکەین کۆپی کۆپی ئێستا لیکە کۆپیەکەین لە ڕێگەی وۆردەوە ئەگەڕین بۆ URL باشە ئەوەی سەرەوە URL کە هەرچی هاتووە لەسەرەوە ئەمانە ئەوەی کە ئەمەی لە دواوە دێ ئەوەی هەچی لەسەری وە هاتووە لەسەرەوەی ئەم URL هاتووە بیسرەوە لێرە بۆ ئای تاگەگەڕێن دووبارە ئای تاگ ئەمە ئای تاگە ئەمە کۆپی ئەەکەین ئەم بەشە کۆپیەکەین وێژە ئای تاگ سۆری نابێ ئەبێ لە دوای ئەم سیگنەچۆرەوە بێ ئای تاگەکە کردم کە کامیانە نەبێنم شێوە بێن Let's try this. اوكي ئەمە خۆی بوو سەیکەن کە ئەمانە کردەوە ئەبینی ڤیدیۆکە بە شێوەی پیشانەدا ڕاستەوە خۆ لە ڕێگەی برۆسەرەکە پیشانەدا ئەتوان لێرە یەکسەر ڤیدیۆکە سەیڤ بکەن باشە ئەتوان یەکسەر سەیڤ ڤیدیۆکە ئەمە کێشانگی بەڵام ئایا بەرنامەکان چۆن سەیڤ دەکەن بەرنامەکان بوون ئەمدا ڕێژاوە سۆری ئەمەیە لە ڕێگەی جاڤاوە لێرە پێست دەکەین ئەمە ناونیشانەکەیەتی بخێنە سەر شاشە
ديسكتوب اوكي بكينما رفاي ابين ليري فيديو كيف بمان چی داونلود کرد و فيديو كيف بكينما باشە بەو شێوەیە لە ڕێگەی جاڤاوە توانیمان چی توانیمان ئەم ڤیدیۆیە داونلۆدکەین گرنگەوەی کە فکرەکە گەیشت بێت لێرە بەراوانەدا ڕژاوە ئەمە هی خۆم نییە و خۆمدان نەڕژاوە بەڵام ئەمە ئەم سکریپتە 2008 نووسراوە بەڵام ئەوەی کە ئەو کاتێک کە من تاقیم کردەوە هەمووی خراپ بوو کاری ناکرد دووبارە دامڕژاوەتەوە ئەیکەینەوە لێرە چی ئەەکەین ئایدی ئەو ڤیدیۆیی کە تۆ ئەتەوێت دای ئەنەی ئایدی ڤیدیۆکەی ئێمە چی بوو ITT خۆیەتی لێرە دامناوە بۆ تاقیکردنەوە دواتر چی کێنەکە خۆی چیت بۆکە لێرە ئەچێ ئەکسیکیوتی ئەم URL-ەکە چۆن ئێمە ئەمانە کردەوە مەلەفێکمان دابەزان لە مەلەفەکە چەند جارە دیکودمان کرد ئێمە خۆمان دیکودمان کرد لێرە خۆی دیکودێکە دواتر چی بۆکە پارسینگی بۆکە پارسینگ ئەمە بوو کە ئێمە کردمان دابەشمان کرد تا ئەم لیکەمان دۆزیوە ئەوش بە هەمان شێوە خۆی دابەشێکە دوایی ئەکسیکیوتی URL-ەکە ئەوەی کە ئەمە ئەکسیکیوتمان کرد ئەکسیکیوت چۆن ئەمەی هێنا دوایی ئەو خۆی تێچیەکە ئەم ڤیدیۆ سەیڤەکە سەیڤی ڤیدیۆکاکە ڤیدیۆکەی لەسەر شاشەیە با بچین بیکەینەوە ئەمەیە sadly اوكي بۆ هیوای کە سووتان لێبینی بێ و سوودی هەبێت بۆتان ئەتوان ئەم بەرنامە لە ڕێگەی هەر زمانێکەوە کە شارەزاییتان هەبێ کاوی شارەزایی پێویستە هەر زمانێکی تری وەکو پایتۆن و C++ و ڤیژۆ ستودیۆشتانە دۆتنێتەوە ئەتوان داهێڕێژنەوە بۆ هیوایکە سەردانێکی چانەڵەکەی شەمەکەن ئەگەر توانێت ئەگەر هەستان لێ و سبسکرایب بکەن و ئەمە ویبسایتێکە تازە داناوە ویبسایتێکی شخصیە وەگەڕەکو بلۆگێکی شخصیە بۆ هیوای جار سەردانی بکەن بۆی سوودی لێ ببینن ئاگداری بابەتە تازەکان من و ئەم پێیجشمان هەیە کە کانی کردماش بۆ IT ماوەیەکە داناوە زۆر سپاسانەکەم بۆ هیوای کە سوودی هەبێت ئەمانەتی خۆی گەورە. السلام عليكم ورحمة الله وبركاته.